ڕۆژێ ڕاکێشانی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ لە وەرزی هاویندا زۆرترین قسە و باسی لەسەر دەکرێت لە کاتێکدا پرۆژەکە لە ئێستادا لە 50 زیاتر بەسەر کاتی تەواوبوونیدا تێپەڕیوە، بەڵام بە پێچەوانەوە تەنیا لە 12 کارەکانی تەواو بووە، بەمەش مەحاڵە لە کاتی خۆیدا تەواو بکرێت. پرۆژه ئاوی گۆبتەپە چەمچەماڵ ئێستا لە 12 کارەکانی تەواو بووە. وەک خۆتان نەزانن مودەی کارکردن لە پرۆژەکە 730 ڕۆژە، ئێستا تقریبا لە 150 کاتەکەی تەواو بووە. ئەمە ناکەین لە کاتی خۆیان تەواو بێت، چەند ڕەنگە زۆر ئەمەل نەبێت کە لە کاتی خۆیان تەواو بێت. پێویستی چەمچەماڵ و شۆرش و تەیچێ بۆ ئێستا 6,000 مەتر سێجایە. هو توانای ئەو پرۆژەیە لەمە زیاترە، لەبەرەوەی لە سەعاتێکا 3400 مەتر سێجا ئەتوانێت ئاوی تاج بکات. ینی ئەتوانێت بۆ نەک ئێستا بۆ 25 ساڵی داهاتووش کێشەی ئاو لە چەمچەماڵ چارەسەر بکات ئەگە پرۆژەکە تەواو بێ بۆ توانایی خۆیەوە. هەرچی هاوڵاتیانە لە بارودۆخێکی سەختدا ژیان دەکەن و بە 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ جارێک ئاویان پێدەدرێت، بۆیە ناچاریان ئاو دەکڕن یان دەبێت بۆ چەند دەبە ئاوێک چەندین کاتژمێر چاوەڕێ بن تا لە حەوزە ئاوەکانی حکوومەت پڕی بکەن. بەعام 15 ڕۆژ جارێتی ئەمە 15 ڕۆژ جارێ لە دوایەوە ئاویشما بۆ تێرین تەنکەر شۆرە بەوخوا چایەکە وەکو چی بیکە ناو ئەو هینە ئاوە ڕۆشنەکەیە اینجا دوایش بە 15,000 وڵای هینێک گڵابەیە تێرەتی ئەڵێ بە 20,000 بۆتان تێرم ئاوە شۆرەکەیش ئەمە حکوومەتی وانایە و نەک کەس با ئیدارە ناکە بە حەیاتی. وڵا ئاومانێ بۆ موبەریدە، ئاومانێ بۆ جلشۆرین، ئاومانێ بۆ ناوماڵ شۆرین، 15 ڕۆژ جارێ ئەگەر ناوماڵ بیشوینیان نەیشوین، ئیتر 15 ڕۆژ جارێ ئاوهێتەوە تەنکەری بە 15,000 وڵا ئیتر تاپ و تۆزایی پیسە هەر مێرو لە خواردمانی ئارەڕا ئیدارەنی ئیدارێکی کولەمەرگی ژیانێکی ناخۆش. چالاکێکی مەدەنیش پێی وایە پرۆژەی ئاوی گۆبتەپە تەنها بۆ هەڵمەتی هەڵبژاردن کاری تێدا دەکرێت و گەر ئاوی گۆبتەپە وشک نەکات تا 10 ساڵی دیکە ناتوانرێت بگاتە چەمچەماڵ. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ ئەم پرۆژەیە بە قەنەعاتی من و زۆرێک لەم شارە هەر نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، تەنها بۆ چاوبەستی خەڵکی ئەم شارەیە، بۆی خەڵکی ئەم شارە هەڵوێستێک نەنوێنن تاوەکو کاتی هەڵبژاردنە قەنەعاتی ئێمە هەروایە لەبەرەوەی پرۆژێک 150 ملیار گوژمەکەی بێ 5 ملیاری بە واستە و بە پەرلەمانتار و بە حکوومەت و بە حیزب و خەڵکێکی زۆر هەڵوێستی وەرگتاوەکو 5 ملیاری بۆ سەرف کراوە، تەنها بە هێندەی 2 حەوزە ماسی کاری لێکراوە لە نزیک گۆبتەپە 2 حەوز کراوە و 2-3 شۆفەڵ و گەڵابێ کاری تێداکات. ئەگەر ئەم پرۆژەیە وەکو ئێستای بەردەوام بێ قەنەعەتم وایە 10 ساڵی دیکەی پێویستە بێ، 10 ساڵی دیکەم شارە بێ ئاوە بێ، هەتا ئەو کاتەیش ئەگەر ئەم قەیرانی ئاو بێبارانیش بێ قەنەعەتم وایە تاوان پرۆژەکە تەواوکەن ئاویش لە زەی گۆبتەپەیان نامێنێ. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ تاکە هیوای دانیشتوانی قەزاکەیە تا لە نەهامەتی بێ ئاوی ڕزگاریان بێت، ئەویش چارەنووسی دیار نییە و نازانرێت بە چەند ساڵی دیکە پرۆژەکە لە نێوان مزایدەی بەرپرسان و هەڵمەتی هەڵبژاردن دەگاتە پایان. ڕەوین محەممەد، کەناڵی پێیام، چەمچەماڵ.